چەند شەممەیە؟ جارێ ئێستا چەندی مای دەڕێنی سڵاوتان لێ بێ 2025 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ؟ پڕ ئەزمون بوو باش بوو باش و خراپێکی هەبوو بەڵام ئیتر ئەزمونێکی باشمان لێ ئەزمونەکە لە چیا بوو؟ وەڵاهی ئیتر شدێتە ڕێگە و خەڵکی تازە ناسی خەڵک ئەڕوا ئەم شتانە هەمووی توشتیتیان نەبوو؟ نانە بەڵێ ئەم ساڵ مەرحەلەیەکم ئیتر ئەوە ئەزمونێکی خۆش بوو لا زانکۆی گیان زانکۆی چ بەشێ؟ پەرستاری ئەترێت تەواوی بکەی ببی بەچی؟ ئەکید حەزم لێ لە بەشەکەی خۆما ئیش بکەم و زیاتر پەرەی بەمێ ئیتر جارێک نازانم ئینشەڵا بزانم چۆن دەبێت کەساوەتێکی باشی پێ بکەی؟ ئەکید تۆ ساڵێکی چۆن بوو 2025 بوو؟ باش بوو بەئەم باش بوو باش بوو چۆن بەڕێوە چوو چی تیا بوو؟ تۆ زەنە خۆش بەڕێوە چوو بەس ئەنشتیشی باشی تا بوو باش باش دەستکەوتی گەوریتیان نەبوو؟ تقریبا من پرسیارێکتان لێ یەکەم چەند شەممە شەوی سەری ساڵەوەتە سیوێشی مانگە؟ چەند شەممەیە؟ جارێ ئێستا چەندی مانگە؟ مای دەڕێنی نازانم چەند شەمە سەری ساڵە سیوێشی مانگە؟ سیوێشی مانگە کە پێ نینە سەری ساڵەوە یان سێ شەمەیان چوار شەمەیە تا نزیک بووە چوارشەممە سیوێشی مانگە چوارشەمەیە؟ سیوێشی مانگە بەنیازی چی بۆ ساڵی 2026 ئەتەوێت چ شتێ بکەی لە 26ە؟ وەڵاهی پلانم زۆرە ئاواتم زۆرە ئەوانەی کە بەدی نەهاتۆ ئیشەڵا بەدی ئەهێنم یعنی پرۆژەیەکی باش تۆ پلانە چێ بۆ ساڵی نوێ؟ نازانم جارێ تا ئێستا دیار نی بێزیتە پلانم بدەستەوە چ ساڵێکە بۆ کە ئاواتێکە خواست بێ و هات بێتە دی؟ ئەکید هەموو ساڵێ یعنی ئاوات بەڵێ ئیشەڵا ئەگەر خۆت هەوڵی بۆ بێ ئاوات بە ئاواتی نامێنێتەوێتی ساڵێک دیاریکراو هەیە کە شتێکە هات بێتە دی کە زۆر چاوەڕوانی بوو بی؟ ئەم ساڵ بوو پۆلی 12 نەجاتە ئەو خۆشترین چەند هێنا؟ بەڵێ؟ چەند هێنا 12؟ وەڵاهی کەمم هێنا ئەوە نەبوو دەرەجەکەم باش بوو گرنگەوەی نەجاتم بوو لەو سترێس و ناخۆشیە زانکۆ لە زانکۆی بەڵێ دەست خۆش بێ